ئەو کاتان باش هاوڕێیان وا دیارە من پێشتریش گوتومە زۆرم حەز لە خۆ دووبارەکردنەوە نییە هەر ڕووداوێک ڕوو بدا و من شتێکی لەسەر بزانم لە سەرەتادا دەمەوێ بەگشتی بۆ چوونی خۆم لەسەر ڕووداوەکە دەربڕم بەڵام ئەو هەنگاوانەی کە لە نێوان تورکیا لەلایەک پەکەکە لەلایەکی دیکە و سووریا لەلایەکی دیکە بێگومان ئەمانە هەمویان بە شێوەیەک لە شێوەکان دەستێکی وڵاتانی ئیقلیمی وڵاتانی هەژمونگەرای لەناودای مەبەستمان زیاتر ئەمریکا و بریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیایە و لەسەر ئەمانە ئەو گفتوگویەی کە دەکرێت بە تایبەتیش ئەو قۆناغی کە هەتا وەکو ئێستا دەوڵەتی تورکیا نازانێت چناوێکی لێ بنێ یعنی ئەگەر بڵێ کێشەی کورد نابێت چونکە کێشەی کورد یعنی کێشەیەک هەیە ئەو کێشەیە هەتا وەکو ئێستا چارەسەر نەکراوە دەبێت چارەسەر بکرێت تورکیا نایهێ بچێتە ژێر ئەو بارە لە هەمان کاتدا بڵێ کرانەوە وا دیارە وەکو ئەوەی بڵێ کونێک هەیە ئەو کونە گیری خواردووە لە شوێنێکدا پڕ بۆتەوە دەبێ بکرێتەوە ئەو کونە بۆ نمونە بۆیە ئیتر دەوڵەت تورکیا نازانێت چناوێکی لێ بنی هەتا وەکو ئێستا بەڵام هەنگاوەکان زۆر بە خێرا بەردەوام دەکەن یعنی لە دوای تۆقەکردنەکەی باخسەلی تەماشامان کرد سەردانی ئیمرالی زیاتر لە 2003 ساز بوو و گروپەکە سەردانی کوردستانی عراقیان کرد نامەیان لە بۆ قەندیل و لە بۆ ڕۆژ ئاوانارد گەڕانەوە و ئێستاکەش چاوەڕێی دیدارێک دەکرێتن لە چەند سەعاتی ئایندەدا دیدارێک ساز دەکرێت لە نێوان وەفدی ئیمرالی و ڕەزەب تەیب ئەردۆغانە ڕەزەب تەیب ئەردۆغان ماوەیەکی درێژە بێدەنگە هەتاوەکو ئێستاش بێدەنگە وا دیارە ئیتر ڕەزەب تەیب ئەردۆغان سیاسەتی تایبەت بەخۆی هەیە یعنی ڕەزەب تەیب ئەردۆغان هەر سیاسەتێک بکرێت هەر هەنگاوێک بندرێ ئەو حیسابی سیاسەتی ناوخۆی دەکا لە ناوخۆدا ئەردۆغان چۆن دەتوانێت یەک لە بۆ مەبەستی مانەوەی خۆی لە سەردەسەڵاتدا بەکاری بێنی لە هەمان کاتدا دژ بە ئەوانەی کە لە بەرامبەرینە بەکاری بێنی ئیتر لەو بارانە هەمویان تەماشا دەکەین بەڕاستی تێگەشتێکی زۆر خراپ هەیە و تێگەشتەکەش لەلایەن چەند جیهەتێکەوە هەیە ئەو تێگەشتنە خراپە ئیسلامیەکان ویانیش ئیسلامیە ناسیۆنالیستەکان و ئەوانەی کە پێیان وایە ئەوانە چەپ و کۆمونیستن ویانیش خۆیان با چەپ و کۆمونیست دەزان بەڕاستی تێگەشتنی زۆر خراپیان هەیە لە بارەی کێشەکە وا دیارە هەر کێشەیەک دەبێت ئەتۆ لە چوارچێوەی خۆیەوە تەماشای بکەیت لە چوارچێوەی کولتوری خۆی لە چوارچێوەی فکری خۆی لە چوارچێوەی کۆنژۆکتور و هەڵومەرجی خۆیدا تەماشای بکەیت ئەگەر نا ئەتۆ مەحاڵە لەوە تێ بگەیت و لە هەمان کاتدا ئیتر شتێک هەیە لە سیاسەتدا یاری 30 ساڵ بەر لە ئێستا ئەتۆ بۆ ئەوە ڕاپەڕینت کرد بۆ ئەوە چەکەت هەڵگرت ئێستا کە ئەوها دەڵێی بەمەش لەمەشدا سیاست ناکرێت ئەکرێ مرۆڤەکان لە ڕابردوودا بە پێی کۆنژەکتوری ئەو سەردەمەدا شتێکیان کردبێ ئێستاکە شتێکی دیکە بکەن و ئەکرێ لە هەمان ئامانزیان هەبێ بەڵام استراتیژی کورتخایەنیان پارچە کردبێ پارچە کردبێ واکرێ گۆڕانکاریان تێدا کردبێ مەسەرەن بۆ نمونە ساڵانی نەوەتەکان هەر کەسێک کە نزیکی پەکەکە ببوایە گفتوگۆی کردبوایە مەسەرەن ئەوان دەیانگوت سەرەتا دەبێت کوردستانی تورکیا ڕزگار بکرێت هەتا وەکو کوردستانی تورکیا ڕزگار دەکرێت کوردستانەکانی دیکە ڕزگار ناکرێت کەسی ئێستا تەماشا دەکەن ئەوە دوو کوردستان خۆی بەپی چاویلکی خۆی لە پەنجەرەی خۆی تەماشای دنیا بکە بەڵام تو لە پەنجەرەی خۆت تەماشای دنیات کرد بەقەت پەنجەرەکەت دنیا دەبینی لە پەنجەرەیەکی گەورەتر و پەنجەرەی جیاوازتریش تەماشای دنیا بکەی شتی زیاتر دەبینی ئەمە زۆر گرنگە لە بۆ لێکدانەوە بابینە سەر ناوەڕۆکی بابەتەکە یعنی هەمومان دەزانین پەکەکە استراتیژیەکی هەبوو لە کوردستانی تورکیادا لە هەڵومەرجێکدا دروست بوو لە هەڵومەرجی شەری ڤێتنام بە شەڕی کوبا ئەمانەدا ساز بوو و لەو سەردەمانەدا دەبوایە ئەتۆ داگیرکرد لە وڵاتی خۆت دەرخی داگیرکرد نەناسی هیچ شتێکی داگیرکە قبول نەکەی سیستەمی داگیرکرد پەروەردەی داگیرکرد قوتابخانەی داگیرکرد پۆستەخانەی داگیرکرد شارەوانی داگیرکرد شتە باشەکانی داگیرکرد هیچ شتێک قبول نەکەی هەتا موسەی داگیرکرد قبول نەکەی ئەتۆ هەموو کارێک بکەی بۆ لەناوبردنی داگیرکرد دەرکردنی داگیرکرد نەناسینی داگیرکرد
بەڵام تەماشا دەکەین ئەمانە لە سەردەمانێکدا دروست بوون لە سەردەمانێکدا لە ساڵانی هەفتاکاندا شەستەکاندا بوون و ئەمە لە ساڵی نۆتەکاندا تەماشا دەکەین گۆڕانکاری گەورە ڕوو ئەدەن لە ناوچەکە لە جیهاندا یەکێتی سۆڤێت دەڕوخێ لەگەڵ ڕووخاندنی یەکێتی سۆڤێت پشت و پەنای بزوتنەوەی ڕزگاری خوازی بەگشتی و بە تایبەتیش لە ناوچەکەدا بزوتنەوەی ڕزگاری خوازی فەڵەستینی بۆ نمونە یاسر عەرەفات کە پشتگیریەکی زۆر گەورەی هەبوو لە لایەن سۆڤێتەوە ئەمە لەدەست ئەدا لە بۆ کوردەکانیش بە هەمان شێوەیە لە هەمان کەدا لە ساڵانی نۆتەکاندا تەماشا دەکەین ژمارەیەکی زۆر کوردەکان سەردانی ویانیش دەچنە کۆچی شارە گەورەکانی تورکیا دەکەن و لەوێدا ئیتر ناسار دەبن ژیانی خۆیان بنیاد بنێن لە هەمان کاتدا تەماشا دەکەین کۆمەڵێک کەس کە ئەکرێ وەکو چینی مام ناوەندی تەماشایان بکەن ئەمانە لە تورکیادا هەنگاو دەنێن پارتی ویانیش گروپی کوردی ساز دەکەن پێشتر ئەمانە لەناو حیزبە تورکیەکاندا کاریان دەکرد پاشان دێن گروپی کوردی ساز دەکەن بە جیاواز ئیتر دێنە ناو پەرلەمان دێنە ناو سیاست و دەنگ دێنە ئیتر پەکەکە ئەو کاتە ڕوبەڕووی کارێکە یان دەبێ وەکو حیزبی دیموکرات و کۆمەڵە و ئەوانەی کوردستانی ئێران بکە ئەمانە هەمیان وەکو خاین و جاش و نۆکەری سیستەم لە قەڵەم بدا یان دەبێ ئەمانە قبول بکە ئیتر ئەوجەلان ئەمە دەبینێ ئەو ڕاستیە دەبینێ و ئەوەش دەبینێ کە لە ئایندەدا ڕەنگ بێ مۆدێلی بزوتنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی کە پشت بە چەک دەبەستێ پشت بە دەرکردنی داگیرکەر دەبەستێ و پشت بەوە دەبەستێ کە ئەتۆ دەبێ نەخشەی ناوچەکە بە تەواوەتی بگۆڕی و ئەو جەلان باسلەوە دەکات ئەو سەردەمە یەکێتی سۆڤێت و سەردەمی گەرمی شەڕی سارد نەماوە و ئەمە ڕەنگ بێ نەگاتە ئەنجام و خەڵکیش وەکو پێویست پشتگیری ناکات لەمە یعنی تەماشا دەکەین ئەو کاتیش هەتا ڕادەیەک وا بووە ڕاستە ئەو کاتا خەڵک زیاتر پشتگیری لە گەریلا دەکرد زیاتر گوێی لە خیتابی گەریلا دەگرت زیاتر گوێی لە ئۆجەلان و مراد قڕێلان و شاخ و گەریلا و ساڵە چێکرا و ساڵە چێک نەکراوە ئەمانە حسابی لە بۆ ئەمانە دەکردن گوێی لەمانە بوو چاوی لە دەمی ئەمانە بوو بەڵام تەماشا دەکەین لە دوای ئەوە پەیتا هەتاوەکو ئێستا بە تەواوەتی گۆڕاوە کە خەڵک چاوی لەمانە نییە خەڵک چاوی لە دەمی سیاسیەکانی ناوخۆ بوو وانە ئیتر ئەو دەڵان کە ئەمانەی بینی خۆی لەگەڵ ئەمە گونجان و ئەو حقیقەتەی قبول کرد کە لە تورکیادا بزوتنەوەی یاسایی بزوتنەوەی کوردی یاسایی هەبێ و ئەمانە بە شێوەیەکی سیڤیلی سیاست کرد بەڵام ئەتۆ ئەوەت قبول کردووە و خۆت دەکەێت بە ساحیبی ئەوانە و ئەمانە ناچار دەکەی ئەمانەش خۆ بکەنە ساحیبی تۆ ویان نەڵێن پەکەکە تیرۆریستە ویان نەڵێن بە تەواوەتی ئەوەی چەچی لە دەستدای تیرۆریستە و چەتێ و وڵات تێک ئەدا و ئەم زۆرەشتانە بە شێوەیەک لە شێوەکان بەرگری لێ بکە ینی سازشێکی وا دەکرێت ینی پەکەکە بە لایەنگرانی خۆی دەڵێ پشتگیری لەمانە بکەن دەنگیان پێ بدەن با بچنە پەرلەمان با حیزبەکەیان گەورەتر بێ چالاکیان لەگەڵدا بکەن و لەو شوێنانەی کە ئەوان دەستیان کورتە دەستیان بۆ درێژ بکەن بەو شێوێ بەڵام لە بەرامبەر ئەوەدا ئەوانیش دەبێ ئیتر پەکەکە هەبوونی پەکەکە ڕات نەکەنەوە باشە ئەمە چۆن دەبێ لەلایەک ئەتۆ لە لیستی تیرۆرلای و هەموو جیهانیش ئەتۆی خستیتە ناو ئەو لیستەیە بە تایبەتی جیهانی خۆرئاوە وانە لە هەمان کاتدا ئەتۆ استراتیژیەکەت سربەخۆیی کوردستانە داگیرکردنی داگیرکەرە وە چەکت بەدەستەوەی ڕۆژانە شەڕ دەکەی و چەکت پێەیە لە هەمان کاتدا ئەتۆ بزوتنەوەیەکی یاساییت هەیە لەناو تورکیادا بە قات و ڕیبات ڕاوەستاوە قسە دەکات لەسەر تەلەڤیزیۆنەکاندا باسی دیموکراسی دەکات باسی گۆڕانکاری لە تورکیادا دەکات سیاستی سیویل ینی گۆڕانکاری سیویل ڕێفۆرمکردن لە ناو دەوڵەتدا نەوەکو ڕەتکردنەوەی دەوڵەت لابردنی داگیرکەر تورکیا داگیرکەرە و ئەم زۆرەشتانە ئەمە نییە وانە بەڵام تەماشا دەکەین گوتاری شاخ هەروەکو خۆیەتی ئەمانە بەیەکدا دانیان لە نێواندا دروست دەبێت ویانیش ناکۆک دەبنە ناو پارادۆکسی زۆر گەورە ئێتر ئەمە سەری کەشە هەتاوەکو تەماشا دەکەین بزوتنەوەکە بەو پارادۆکسانە گەشتۆتە ڕۆژی ئەمڕۆی و دەبواە زوو پێشتر ئەمە چارەسەر کرابە بەڵام ئەمە چارەسەر نەکرا ئێستا کە هەڵوو مەرجەکە گەشتۆتە ئەو ڕادەیە بە حکمی باڵادەستی تەکنۆلۆژی سەربازی دەوڵەتی تورکیادا و بە حکمی ئەندامبوونی دەوڵەتی تورکیادا لەناو ناتۆدا ئیتر
دولتي تركيا لروي سربازيوا لروي هيزوا حتى وكو استهيا مرۆڤ ناتوانانی ئینکاری لێ بکە بەڵام لە هەمان کاتدا لە ڕۆژ ئاواشدا پێگەیەکی کوردەکان هەیە پێگەیەکی بزوت ناڵێن پەکەکە بزوتنەوەی ئۆزەلانی هەیە لە شەڕی داعشدا خۆی سەلماندووە لە مۆدێلی کارکردن و ژیان لەگەڵ نەتەوەکانی دیکە مۆدێلێکی جیاوازتری لە ئەردۆغان و لە جمهوری ئیسلامی ئێران لە حافز ئەسەد و حتا لە ئەوەی دوای حافز ئەسەد و ئەوانە زۆر باشتر سەلماندووە لە سەردەمێکدا کە حکوومەتی نوێ تحملی چەند سەد هەزار عەلەویەک ناکە و دەچێت کۆمەڵکوژیان دەکات لەو کاتدا تەماشا دەکەین هەموو دنیا دەبینێت کە کوردەکان بزوتنەوەی ئۆزەلانی سیستەمێکی جیاوازیان دروست کردووە لەگەڵ سەدان عەشیرەت و خەڵکی عەرەب و خەڵکی سونی و ئیتر مەزهەب و نەتەوەکانی دیکە بە ئاشتیانە دەژین هیچ کێشەیەکیش لە بینیاندا نییە ئەمانە ئەم دوشتانە دەبێت ئیدارە بکرێن ئەوە دووشتن لە بۆ وڵاتانی هەژمونگەرە دەبێت ئیدارە بکرێن یەکێکیان ئەندامی ناتوێە چەکی زۆری هەیە سەربازی زۆری هەیە ئەزمموی لە شەڕدا هەیە و حتا توانای ئەوەی هەیە بە سەدان هەزار جیهادیش کۆ بکاتەوە بیان نەریتە شەڕ توانای سووتاندن و خراپکردن و تەفروت و ناکردنی هەیە لەلایەکی دیکەش مۆدلێکی دیکە هەیە ئەو مۆدلە هێزێکی سەربازی تایبەت بەخۆشی هەیە لە سووریادا لە بۆ هەندێکی تر تەماشا دەکەین لە کۆتاییدا کاتێک پەکەکە ناتوانێت لە تورکیا بەو مۆدێلەی پەکەکە کارێک بکە و هەر کارێکی کە دەیکا دەبێتە ناکۆچی لە زیاتی ئەوەی پێشکەوتن و بەرهەمێک لەگەڵ خۆی دابێنی زیاتر دواکەوتن زیاتر کێشە ململانەی ناوخۆیی بێبڕوایی لەگەڵ خۆی دادێنێ بۆ ئەگەر نمونەتان بۆ بێنەوە لەو ساڵانەی دواییدا هەر ساڵێکێکە ئەنجام درابێ ئیتر تەماشا دەکەین دەمپارتی و یانیش هەدەپە ناچار بووە محکومی بکە بە تیرۆریستە قەڵەمی بدە و بەشێک لەو چالاکیانە کاتێک سلاحەدین دەمیرتاش ناچار بوو بە تیرۆر لە قەڵەمیان بدە لە زیندان ئیتر تەماشامان کرد بەرپرسیارەی پەکەکە لە مێدیا فەرمیەکانی خۆیاندا جوێنیان بە سلاحەدین دەمیرتاشدا و ئەمانە کەسانی ئاسایی نەبوون کەسانی ئەندامی کۆنسە و بەڕێوەبەرایەتی پەکێکە کەجەکە ئەوانی هەری سەرویتر و ئەمە بمانەوە نەمانەوێت بزوتنەوەکە تووشی کێشە دەکات بزوتنەوەکە تووشی کێشە دەکات کە تووشی پارچە بوونی دەکات لەلایەکی دیکەی تر تەماشا دەکەین بەنسبەت تورکیادا هەڵمەتێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو هەڵمەتە ئیتر جارێ دیار نییە کە ناوچەکە برەو کوێ دەبا چونکە تورکەکان ئەزممویان لەوە وەرگرتووە ئەو شتەی بە خۆیان قسەیەکیان هەیە ئەڵێن حیسابی چارچی و حیسابی بازار یەک نییە تێگەی ئیتر حیسابی ماڵ و مزگەوت وەکو یەک نییە بە کوردێکی وانە ئەوانش ئەمیان بینیوە ئەمان چاویان لەوە بوو لە ساڵی 2011دا بە چەند شەو ڕۆژێک ڕژێمی ئەسەد بڕوخێنن و ئەمانە بچن لە مزگەوتی ئەمەویدا نوێژ بکەن دوای 14 ساڵ ڕووخا بەڵام هەتاوەکو ئێستاش ئەردۆغان لە مزگەوتی ئەمەویەکاندا نوێژی نەکردووە لە جیاتی خۆی کەسێکی کەینار دیارە حیسابەکان ئیتر وەکو یەکنین و ئەمانە دیارە ئەزممویان لەوە وەرگرتووە بۆ ئەوەی ئەمە بکەی دەبێت ئەتۆ کۆمەڵێک تەدبیر وەربگرێ هەروەکو وتمان هێرشەکان چەند لایەنن یەک لەوانە ئیسرائیلە کە تورکیا زۆر لی ئەترسێ و تورکیا پێی وایە هەر کاتێک سنوورەکانی دەرەوەی تورکیا سنوورەکانی میساکی ملی بکەونە ژێر هەڕەشە ئەو کاتە سنووری نەتەوەی تورکەکان کە تورکیا ئێستای دەکەوێتە ژێر هەڕەشە لە بۆ هەندێک دەبێت هەموو هەڕەشەکان بەلای کەمەوە لەو سنوورە دوور بخرێنەوە مثلا لە کاتی خۆی کە ئەمە پەیوەندی بە تراومای تورکەکان هەیە لە تراومای تورکەکان بە تایبەتیش لە شەڕی مەکەدۆنیادا کە پاشەکشیان پێکراوە لە باڵقان کە پاشەکشیان پێکراوە کە دەوڵەتی نەتەوەی دروست بووە کە خەڵکەکان لەوان جیابووینەتەوە کە حتا خەڵکە تورکەکان وەکو بڵغارەکان لەوان جیابووینەوە دەوڵەتی خۆیان دروست کرا ئەو تراوماییان هەیە و ئەو تراومای وانیش ترسی ئیمپریالیزم و ترسی ئەرمەنستانی گەورە و ئەم جۆرە شتانیان هەیە ترسی ئیسرائیلی گەورەیان هەیە لە بۆ هەندێک تر ئەو هەموو ترسانە ئیتر وایان لێ دەکات لە ئێستاوە تەدبیری خۆیان وەربگرن و ئەمەی لێ دەترسێن پەکەکە بزوتنەوەیەکە لە هەر چوار پارچەی کوردستاندا پێگەیەکی هەیە لە هەندێک پارچە لەناو کەم و کورتی و پارادۆکسی زۆر سەیر و ئەنتیکەدایە وەکو کوردستانی عراق کە وای لێ هاتووە خەڵکێکی بەتوانای لە دەوردا نەماوە ئەو خەڵکێک کە لەگەڵیەتی بە حکمی سیاسەتە خراپەکەی سیاسەتە پارادۆکسەکەی وانی ڕنگ بێ بەشێکی لە ناچاری بێ بەشێکی پەیوەندی بە فکرەوە بێ بەشێکی پەیوەندی بە نەبوونی سیاسەتێکی ڕاست و دروستەوە بێ
تماشا دەکەن لەناو پارادۆکسدایە لە ڕۆژهەڵات تەماشا دەکەن چەندین ساڵ بوو لەناو پارادۆکسدا بوو یعنی ئیتر من ناچار دەبوو ئەوانەی کە کادری ڕۆژهەڵاتن کادری پەژاکەن هەر هەمویان بنێریتە شوێنی دوور کە خەڵک بە گاڵتەزاری پێی دەگوتن ناردووتیانە پشووی هاوین بەڵام پشوەکان یەک هاوین نەبوو چەندین هاوین بوونیت ئێستا کا خەریکە ئەمانە کۆ دەکاتەوە کۆنگرێکی بۆ سازکردون لە شوێنێکی داناون بەڵام بەگشتی پەکەکە ئەو توانایی هەیە کە لە پڕەوە هەڵمەت بکە لە پڕەوە هەڵمەت بکە ئەو هەڵمەتەی کە پەکەکە کردی لە مەخمون لە شەڕی داعشدا ئەو هەڵمەتەی کە پەکەکە کردی لە سەردەمی جینۆسایدی ئێزیدیەکاندا یعنی ئەو توانایی هەیە بەڵام لە هەمان کاتدا ئەو زمینەشی تێدا هەیە کە کەم و کورتی زۆر زۆر گەورەی استراتیژیک بکە وەکو شەڕی خەندەق دەگەی وەکو لە سەردەمی شەڕی خەندەقدا ئیتر پێیان وابوو ئەوان لەلایەک دیالۆگ لەگەڵ حکوومەتی تورکیا دەکەن خۆی لە خۆیدا دیالۆگکە بەتەنیا لەگەڵ حکوومەت دەکەن نیان هەوێ فراوانتر بێ گەورەتری ناکەن نایخەنە ناو کۆمەلگا و بە ناشەفافی بەڕێوەی دەبن بەڵام کێشەنیە با لەگەڵ ڕەزە تایب ئەردۆغان ماوەیەک بیکەن تاوەکو ڕەزە تایب ئەردۆغان ئیتر لە پەنای ئەوەدا ئیتر بچن لە هەندێک شاری کوردستانی تورکیادا هەموو شارەکە بۆم ڕێژ بکەن لەژێر تونێلەکاندا لەژێر پردەکاندا لەژێر دام و دەستگاکانی حکوومەتدا لەژێر جادەکاندا دینامێت و TNT دابنێن و لەوێدا خەندەق و مەحکەمە و دەوڵەت لەناو دەوڵەتدا ساز بکەن و پێیان وابوو ئەگەر پێواژوەیەکە سەر نەکەت ئەوان لەناو شارەکاندا دەست بە شەڕ دەکەن و خەڵکی شار چۆڵ ناکە لەگەڵیاندایە و بەو شێوەیە ئیتر خۆسەری دیموکراتیک چۆن لە کوبانێ ڕاگەێنرا لەوێژ ڕادەگەن بەڵام تەماشامان کرد لەگەڵ تەقاندنی یەکەمین فیشک و یەکەمین گولەی تۆپ تەماشامان کرد خەڵکەکە نەما خەڵکەکە نەما کە خەڵکەکە نەما ئیتر تەماشامان کرد ئیتر ئەو شارانە هەر هەمیانە وێران بوون ئەو کادرانە زۆربەی زۆریان لە سەدی 99 شەهید بوون و لە دواییدا خەڵک زۆر ناڕازی بوو لە پەکەکە و لەو کاتەوە بەدواوە هەتا وەکو ئێستا تەنانەت بۆ خۆپیشاندانێکی نایاساییش خەڵک ئامادە نییە کە هیچ بکە بەڵام بۆ دەنگدان ئامادەیە بۆ نەورۆز ئامادەیە و ئەم جۆرەشتانە یعنی خەڵک لە بزوتنەوەی چەکداری بە تەواوەتی بێزار بووە ئەمە نەشانە جالەو بینەدا ئیتر ئێرانیش هەیە یعنی ئێرانیش ئەگەر بێت و هێرشێکی بکرێتە سەر ئایا ئێران ئەتوانێت ئیتفاق لەگەڵ پەکەکە بکە یان نا بەڵێ دەتوانێت بکە ئەو ئیتفاقی کرد و لەناو ئەو شەڕەدا ئەگەر تورکیاشیان خستە ناوی چی ڕوەدا ئەمانە هەمویان کۆمەڵێک باسن کە دەوڵەتی تورکیا ئەمجارە بە تەواوەتی بیری لێ کردوتەوە و دەوڵەتی تورکیا ئیتر لە بەرامبەر ئەمەدا هەڵساوە لەگەڵ پەکەکە ڕێککەوتنێک ساز دەکا بەڵام ئەو ڕێککەوتنە بە پێی ئەوان نابێ پەکەکەی تێدا بێ نابێ پەکەکە هەبێ پەکەکە هەمووەکو مۆدل هەمووەکو جەستە نابێ بمینێ نابێ بمێنێ و ئۆجەلان ئەمەی لە تورکیادا قبول کردووە لە تورکیادا من ئەوە قبول دەکەم چونکە من بە مۆدلی پەکەکە بە مۆدلی چەکداری بە مۆدلی بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی و نەتەوەیی سەردەمی کۆنس سەردەمی 60ەکان و 70ەکان ئەم هیچ کارێکم بۆ ناکرێتەوە لە وڵاتێکی ئەندامی ناتۆدا هەرچی دەیکەم دەبێتە کێشە حتا کێشەم لەگەڵ کوردەکان بۆ ساز دەکات باسم کردیان کێشەکان چنە هەموو باس کرد ئەمانە بگەڕێنەوە چەند دقەیەک بەر لە ئێستا کە چی بوو ناکۆچی نێوان بزوتنەوەی شاخ و بزوتنەوەی شار ناکۆچی نێوان بزوتنەوەی شاخ و خەڵکی شار ئەمەی لێ دەکەوێتەوە و لە هەمانکەدا تورکیا وڵاتێکی ئەندامی ناتۆی هێزی سەربازی گەورەی هەیە و هەبوونی ئەو هێزە هەتاوەکو ئێستا گرنگی ئەو هێزە لە ڕووی جیۆستراتیژی بۆ وڵاتانی خۆراوە هەر هەیە ئەگەر وەکو جارانیش نەبێ بوو وەکو سەردەمی یەکەتی سۆڤیەت نەبێ هەرماوە لە بۆ هەندێ ئێستاکە من ئەو مۆدلی پەکەکە و ئەم سیاسەتە و ئەو داخوازیانێکە هەبووی هەموویان لە تورکیادا لادەبە بەڵام لێرەدا ئیتر ئەوەی ئێستاکە پەکەکە تێکۆشانی بۆ دەکە شەڕی بۆ دەکە ئەوەیە ئەو مۆدلە بە ناوێکی دیکە ئەو مۆدلە نابڵکو ئەو جەستەی پەکەکە بە ناوێکی دیکە و بە مکیازێکی دیکە بە بەرگێکی دیکە لە شوێنێکی دیکەدا بەردەوام بکە لەوێدا لە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بڵاو ببێتەوە ئەو شوێنەش سووریایە و ڕۆژئاوایە و لەوێدا زەمینەی ئەمە هەیە کۆنژکتور ئێستاکە ڕێگا دەدا مەبەستمان لە کۆنژکتور هێزە نێودەوڵەتیەکانە هێزە نێودەوڵەتیەکان تاوەکو ئێستا ئەڵێن ئێمە ئەوانەمان پێویستە بۆ شەڕی داعش ئێمە ئەوانەمان پێویستە بۆ پاراستنی کامپی هۆڵ کە نزیکەی 50,000 داعشی تێدایە
ئێمە ئەوانەمان پێویستە بۆ ئەوەی ئەمە گەڕانتێک بێ لە بەرامبەر ئەحمەد الشەرع ئیتر نەتوانێت کۆمەڵکوژیەکی دیکە بکە و خەڵک ڕیسوان بکە بڵێن ئەو ئەحمەد شەرع تیرۆریستەی ئێوە کەوتونەتە سڕان نۆرە یەک بەیەک بۆی تۆقەیەکی لەگەڵ بکەن قەتوعامی کەمینەکان دەکەن لە بۆ هەندێک پێویستمان بەوەیە کۆنجوکتور ڕێگا بەمەدەدا و ئەمە وای کرد لەو چوارچێوەیەدا دوای لێدوانەکەی ئۆجەلا و دوای هاتوچۆی وەفدی ئیمرالی تەماشامان کرد لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدیدا ئەو ڕێکەوتنە ئیمزا کرا ئەو ڕێکەوتنە ئیمزاکرا و ئەو ڕێکەوتنە بێگومان لە سەردەمێکدا ئیمزاکرا کە دەرفەتێکی زۆر لە ڕووی سیاسەتی پراگماتیکیەوە دەڵێن نەوەکو لە ڕووی ئەخلاقیەوە دەرفەتێکی باش دروست بوو کە کۆمەڵکوژی لە لازقیە دەکرا لەسەر کەنارە ئاویەکاندا کۆمەڵکوژی دەکرا و لە هەمان کاتدا تەماشامان کرد رووسیا بەنیازە بگەڕێتەوە باس لە دەستی ئێران دەکەن لەو شەڕەدا بەڵام هەتاوەکو ئێستا ئەوانەی کە لەو بارەوە دەستیان بە زانیاری دەگات زانیاریەکان وانین بەڵکو ڕنگ بێت پێچەوانە بن وای دیارە ناڵێن هیچ میلیسێکی پاشماوێکی ئەسد لەو ناوچەیەدا نییە بێگومان هەیە وا دیارە ناڵین ئەمانە هیچ پەیوەندییان لەگەڵ ئێران نییە بێگومان هەیە بێگومان خەڵک هەیە پەیوەندی لەگەڵ ئێران ماوە هەتاوەکو ئێستا و ئێران ئەتوانێت تا ڕادێک بیان جوڵینی بەڵام بۆ نمونە ئەمبەرین زەمان ڕۆژنامەنووسی ئەلمۆنیتۆر کە لە دوای من یەکەمین کەس بوو باسی لە ئەوە کرد لە نێوان ئیمرالی و قەندیلدا شتێک هەیە دوای من بە دوو حوت ئەو باسی کرد و هەردوو کشمان تەخمین کرد ئەمبەرین زەمان لە لێدوانیدا ئەڵێتن لە دوا زانیاریدا ئەڵێتن بە پێچەوانەی ئەوەی دەگوترێ چەک لە حیزب وڵاوە لە بۆ لازقیە دەچێ نەخێر لە سووریاوە چەک ئەو چەکەی کە پێشتر ڕژێمی سووریا هەبووە لەناو دەپۆکاندا شاردووتەوە ویانش حیزب وڵا شاردووتەوە لەوێ ئەو چەکانە ئێستا دەبەنە لوبنان لە بۆ حیزب وڵا چکە پێویستی بە چەکە پێویستی بە زبلخانەیە هەر لە بۆ هەندێک ئەڵێ ئێستا کە ئیسرائیلەکان شەو ڕۆژ بە دوای ئەو دەپۆیانەدا دەگەڕێن و لیان دەدەن یعنی چەک لە حیزب وڵاوە لە بۆ سووریا ناچێت چەک لە سووریا لە بۆ حیزب وڵا دەچێت هەتاوەکو ئێستاش تەماشاکە لەو سەردەمەدایەتی تەماشا دەکەین کە کۆمەڵکوژیەکە دروست بوو وا دیارە ناڵێن هیچ کات ناڵێن حکوومەت ئەحمەد الشەرع کەسێکی دەست خاوێنە دەست پاکە نەخێر ئەحمەد الشەرع بەخۆی دروستکەری ئەو گروپە جیهادیانەیە ئەو باڵانەیە هەمویان و هەم ئەو باڵانەی کۆ کردوونەتەوە پەروەردەی کردوونە 10 ساڵە لە ئیدلیب بەخێویان دەکات لە بە ڕۆژێکی وەکو ئەمڕۆیان ئامادە دەکات و ئەوە 10 ساڵە پێیان دەڵێ دەوڵەتێکی شریعەتان بۆ دروست دەکەین بەڵام ئەو ڕۆکەکە هاتی سەر ساحەی دیمەشق ساحەی سووریا ئەتو ناتوانانی باس لەوە بکەی ئەتۆ گوتت من حکوومەتێکی شریعەت دروست دەکەم کەس پارەت پێ نادا ئەتۆ پێویستێکی زۆرت بە پارە هەیە یعنی سووریا ئەفغانستان نییە ئەفغانستان لە دوای داگیرکردنی لە 2000کاندا هەتا وەکو دەرچوونی ئەمریکادا بەردەوام ئەمریکا لەوێ ئیستیسمار و داهێنانی دەکرد بەردەوام لەوێ شەقام و خان و پیشەسازی و کارگە و ئیتر کشت و کاڵی پێش دەخست لەوێدا زمینەیەک هەیە بەڵام لە سووریادا هیچ نەماوە لە سووریادا وشکبوون زۆرە لە سووریادا خانوو نەماوە شەقام نەماوە کارگە نەماوە هیچ شتێک نەماوە و هەموو سەرچاوەکانی وزە ئێستاکە بەشی زۆریان لە سەدە هەفتە هەشتایان لە دەستی هێزەکانی سووریای دیموکراتیکدایە ئەو ئەحمەد شەرع ناچارە سیاسەتێکی پراگماتیستی بەڕێوە ببە و ناچارە باس لە حکوومەتێکی سڤیل بکە لە جیاتی حکوومەتی شەریعە ئەمەیان هەیە لە بۆ هەندێک شت لە کۆنتترۆلی ئەو دەردەچن ئەمە ڕاستە بەڵام ئەو واتای ئەوە نییە کە ئەحمەد شەرع بەخۆی ئەمە نیە ئەحمەد شەرع هەتاوەکو ئێستاش ئەگەر بۆی بکرێ سووریایەکی شریعەتی هۆمۆژەن لە یەک پێک هاتایی سەرەکە سنی ڕادیکاڵی ئیسلامی ساز دەکا و خلاص و بڕایەوە بەڵام بۆی ناکرێ وەکە بۆی ناکرێ هەندێک لایەن لە دەرەوەی کۆنتترۆلی ئەو ڕنگ بێ هەندێک شت بکەن و ئەمە ڕوبەڕووی لە ناوچوونی دەکاتەوە و ئەحمەد شەرع کە لەناو بچێ ئەوە بە پێی وڵاتانی خۆر ئاوا کە من لەو ماوەیەدا چەند سەردانی چەند تینگپانکێکی نزیکێکی ئەوروپا و حتا ئەمریکا و کەنەدا و ئەوانەم کرد لێرە و لەگەڵ ئەمانەدا هەندێک گفتوگۆمان کرد لەو بارەیەوە کە ئێوە بۆ ئەو هاگرنگی بە ئەحمەد الشەرع دەدەن ئەڵێن گروپێکی ئێستا کە لە سووریادا جگە لەمانە ئەڵتەرناتیفی دیکە نییە هێزەکانی سووریای دیموکراتیکیش بە تەواوەتی ناتوان ببنە ئەڵتەرناتیف بوونەتە ئەڵتەرناتیف لە ناوچەی خۆیان بەڵام نەیانتوانی ببنە ئەڵتەرناتیف لە بۆ دیمەشق چونکە بە تەواوەتی ئەو دیوارە ئەتنیکی هەتاوەکو ئێستا تێنەپەڕێنراوە
حتى وەکو ئێستاش هەموو عرب هەموو دنیا ئەڵێ هێزەکانی سووریە دیموکراتیک ڕاستە لە ناتەوە جیاوازەکان پێکدەن بەڵام هێزە ناوکیەکە یەپەگەش هێزێکی کوردیە 100% و هێزێکە سەر بە پارتی کرێکارانی کوردستانە یعنی خارجیون لە دەرەوە هاتووە وها تەماشای دەکەن لە بۆندی ئەوە ناکرێت ببێتە ئەوە بەڵام هەیەت تحریر الشام ئێستاکە و دەوروبەرەکانی ئەو لە دەوروبەرەکانی جۆلانی زیاتر ئەگەر جیهاد ژمارەیەکی زۆر جیهادی خارجیشی تێدابێ بەڵام ئەمانە وەکو خەڵکی سووریا دەبیندرێن و لە هەمان کاتداهیتر تەماشا دەکەین هەڵوێستی ئێران هەڵوێستی ناوچەکە هەمووی لەسەر ناسنامەی عەربی سووری چۆنە لە بۆ هەندێک هەڵومەرجێک لە ئارادا نییە مەزلوم عەبدی بچێتاوێ ئەگەر ئەو هەڵومەرجە هەبوایە دەبوایە پێشتر بە تەواوەتی دیوارە ئەتنیکیەکان تێپەڕاندرابان و شتێک نەبوایە بە ناوی هێزی کوردی و یانیش بۆنی کوردی لێبێ و ڕەنگی کوردی پێ بێ بەڵکو هێزێکی تەواو سوودی بووایە و ئەمە وەکو پێویست نەکراوە لە بۆ هەندێک مەبەستمان ئەوەیە هێزەکانی سووریای دیموکراتیک هێزی ئەڵتەرناتیڤن لە ناوچەی خۆیاندا و مۆدێلێکن ئەکرێ لە بۆ سووریا وەک مۆدێلێکی هەری باش ببیندرێ بەڵام ناکرێ لە دیمەشق دابنیشە و حکمی سووریا بکە لە زیاتی دەستەی تحریر شام و جۆلانیدا لە بۆ هەندێک ئێستاکە جۆلانی گرنگە و نایان هەوێت جۆلانی لەسەر دەسەڵات لا بن چونکە ئەگەر جۆلانی لەسەر دەسەڵات لا ببەی ئالتەرناتیڤی چیاتۆ چێ دێنێ شوێنی ئەو گروپە جیاوازانە چێ ناڵێ هەمویان ناسنەوە ناو داعش یعنی کەواتە ئەتۆ هێرکێکت سپیکرد لە دەوی داعشنا هێزە خۆر ئاوایەکان و تینگ تانکەکان وها بیر دەکەنەوە ئەوە بیرکردنەوەی ئەوانە لە بۆ هەندێک ئەوانە ئەڵێن نا باشتر وایە ئێمە دەستی ئەحمەد شەرع بگرین و ناچاری کۆمەڵێک ڕێککەوتنی لەگەڵ بکەین لە بەرامبەر ئابووری لە بەرامبەر پاکێتی ئابووری لە بەرامبەر کۆمەڵێک هەڵگرتنی سزای لە سێدارەدەن کۆمەڵی کارتی دیکە کە لە دەست ئێمەدانا و لە هەمان کاتدا هێزەکانی سووریای دیموکراتیش تیکیش کاتێک ڕێک بکەون لەگەڵ ئەوان باڵانسێک دروست دەکەن و ئەتوانن ئەمانە کۆنتڕۆل بکەن تا ڕادەیەک لە بۆ هەندێک ئێستاکە ئەوەی ئۆجلان دەیەوێ بیکە ئیتر ئەو جستەیە پەکەکە بە شێوەیەکی دیکە بە ناوێکی دیکە حتا بە مۆدلێکی دیکە لە شوێنێکی دیکە بەردەوام بتمی پێ بدە کە لەوێدا زەمینەی سیاست هەیە و چەک هەڵگرتنیش لەوێدا مەشروع ئەوەی ئەو هەشت خاڵی ئێستاکە ئیمزا کراوە بە تەنیا ئەمە شتێکی پێشوەختەیە لە بۆ دەستور ئایا ئەمە شتێکە مطلقە نەخێت مطلق نییە تا هیچ ڕێککەوتنێک مطلق نییە هەموو ڕێککەوتنەکان لە ئەنجامی کۆمەڵێک هەڵومەرج و ناساری و کۆنژەکتوردا ساز دەبن و ئەمانە کاتێک کۆنژەکتور گۆڕا ئەکرێت تێک بچن بەڵام هەموو ئەو ڕێککەوتنە سەرەتاییانە کە بە تەنیا خەتە گشتەکانیان نووسراون و لە وردەکاریەکەدا هیچ دیار نییە ئەکرێ لە ئایندەدا زەمینەی یاسایی بۆ ساز بکرێت و بکرێتە دەستور و دەستوری بنچینەی ئەو کاتە دەبێتە شتێکی حتمی ئەمە زۆر گرنگە لە ئێستادا دەبێت ئەتو ئەمە بکەیت لاینێکی دیکەی مەسەلەکە ئەوەیە یعنی بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی یعنی مۆدێلی بزوتنەوەی ڕزگاری نیشتیمانی یان دەبێت داگیرکە دەربکە بەخۆی دەوڵەتی خۆی دروستکە و خەڵکی اعترافی پێ بکە یان دەبێت یانیش تووشی کێشە دەبێت کێشە گەورەکە چیە ئەتۆ لە سیستەمدا دەبڕێ سیستەم جارێکیکە قبول ناکە ئەتۆ بچیەوە ناوی دەبێت بازی زۆر گەورە بدەیت وەکو ئەو بازانەی کە ئەوجران لە بۆ تورکیا ئێستا دەیدا بە تەنیا لە پێناوی ئەوەی بگەڕێەوە ناو سیستەم وەکو هاوڵاتی سەیرت بکەن وەکو هاوڵاتی تورکیا سەیرت بکەن لە بەرامبەر ڕنگ بێ کۆمەڵێک شت هەبێ وەکو دانان بە زمانی کوردی ئەو دانانەش سنووری خۆی ڕنگ بێ هەبێ لەم تێدەگەی مەرز نییە لەسەر پاسەپۆرت بە کوردیش ناوت بنووسێ کەما لە عراقیش نییە وانە لە بۆ هەندێک تر ئەمە زۆر گرنگە ئینسان باسی بکە بەڵام تەماشا دەکەین هەڵومەرجەکان بەو شێوێنە و نیازەکان و پیلانەکان لە پشت پیلانەکاندا ڕنگ بێ ئەوە هەبێ کە باسمان کرد ئێستا هەڵومەرجی هەبوونی پەکەکە لە تورکیادا بە هیچ شێوەیەک نەماوە هەڵومەرجی ئەو سیاسەتە نەماوە هەڵومەرجی کادرەکانی نەماوە هەڵومەرجی ئەم جۆرە عەقلیەتە نەماوە دەبێ ئەمە بە تەواوەتی کۆتایی پێبهێنرێ و کاتێک کۆتایی پێدەهێنرێ لە سووریا بە ناوێکی دیکە ئیتر ئەو جەستەیە هەندێک بژێنرێتەوە ئەگەر بەسەرەکە بەو شێوەیە تەماشا بکەین لە کۆی بابەتەکە تێدەگەین و بەو شێوێ ئەمە زۆر گرنگە کە کوردەکان وەکو سەردەمی ئەسەد لە سیستەمدا نابڕێن لە ناو سیستەمدا و لە ناو سیستەمدا ئەتوان باڵانسێک دروستکەن لێرەدا بەتەنیا مەترسێک هەیە لە ئایندەدا ئەویش ئەوەیە دوای کشانەوەی ئەمریکا لە ناوچەکەدا کە من پێم وایە دەکشێتەوە
دوای کشانەوەی ئەمریکا ڕنگ بێ دیسا دەوڵەتی تورکیا لەگەڵ ئەم حکوومەتە یعنی ئەگەر هەموو شتەکان وها ببینن ئێمە نازانین هەموو شتەکان وها دەبینین یاننا بەڵام ئەگەر وها ببینن و ئەگەر بە چاوێکی نیاز خراپانە تەماشای بابەتەکە بکەین بە چاوێکی نێگەتیڤانە تەماشای بابەتەکە بکەین بە چاوی پیلان تەماشای بابەتەکە بکەین و یانیش بە چاوی ئەوەی تەماشاوین کە باوەڕی بە تورکیا ناکرێت تەواو باوەڕی بە تورکیا ناکرێت مەترسیەکان لێرەدا ڕنگ بێ ئەوە بن لە ئایندەدا ئیتر دەوڵەتی تورکیا بە حکوومەتی ئەحمەد شەرع بڵێ من ڕووی سەربازیوە هاوکاری دەکەم و ئەو کاتە هێزەکانی سووریای دیموکراتیک لە نێوان دوو ئاگردا دەمێن ئاگری ئەحمەد شەرع و ئاگری تورکیادا و ئەمە ڕنگ بێ ئەو کاتە هەندێک کێشە دروست بکە یا ویانیش لە بەرامبەر ئەوەی کە ئیسرائیل هەندێک سنووری خۆی فراوانتر بکەم ئەو ناوچانێک کە ئێستا داگیری کردوونە مەشروعیەتی پێ بدە دەبێ بە شێوەیەک لە شێوەکان وڵاتێکی وەکو تورکیاش ڕازی بکرێت تورکیا لە بەرامبەر ئەوەدا ڕازی دەبێت کە ئەو لە سووریا لە هەندێک شوێندا دەستی هەبێ ویانیش پشکی شێری هەبێ لە حکوومەتی ئایندەی سووریادا لە بواری ئابووری لە بواری وزە لە هەموو بوارەکاندا و ڕنگ بێ ئەمریکا لە پێناوی ئەوە تا ڕادەیەک گلۆپی سەوز لە بۆ تورکیا هەڵ بکە ئەمانە لە ئایندەدا دەبن یعنی ئەگەر بەڵام لەو ئەگەرانەشدا سەدی سەد دیسان ئەوە نییە کە بە تەواوەتی ئیتر ئەوەی کە لە سەردەمی سەرێکانی ڕوویدا دووبارە بێتەوە یانیش ئەمەی لە سەردەمی ئافریندا ڕوویدا دووبارە بێتەوە چونکە هێزەکانی سووریای دیموکراتیک لە شەڕی پیادە زۆر بێت دەوڵەتی وەکو تورکیا هەتا سبەی فڕۆکە بەکاربێنی چەک بەکاربێنی ڕاستە ژێرخانی ئابووری خرا دەکات ژێرخانی وزە خرا دەکات بەڵام ناتوانێت بێتە ناوە بۆ ئەوەی بێناوە ئەتۆ بە میلیۆنان سەرباز پێویستە و دەبێت ژمارەیەکی زۆر کوژرا و بدەی بەرچاوی خۆت ئایا تورکیا ئەمە هەڵدەگرێ یان هەڵ ناگرێ ئەمەیان بابەتێکە وە لە هەمان کاتدا لەو کاتانەدا ئەو هێزەی کە گلۆپی سەوزی بۆ هەڵدەکا ڕنگ بێ لە ژێرەوە ئەو هێزەوانش هێزێکی دیکەی وەکو ئیسرائیل لە ژێرەوە یارمەتی هێزەکانی سووریای دیموکراتیکە لە بەرامبەر ئەو هێزەدا یعنی ئەمانە ئەم زۆرە شتانیان هەیە بۆ ئەوەی ئەم شتانە نەبن دەبێت پەلە بکرێ لە نووسینەوەی دەستوردا دەبێت پەلە بکرێ لە جێبەجێکردنی ئەو پاکێجەی کە ئیمزای لەسەر کراوە و دەبێت ڕێککەوتنەکاندا بناغەی کۆمەڵایەتی و بناغەی یاسایی بۆ ساز بکرێت ئەمە زۆر گرنگە و لە ئێستادا تەماشا دەکەین خیتابێک و زۆر خڕۆشێکی زۆر باشی سووریەکاندا هەیە کە ئەڵێن ئێمە تورکمان بین ئێمە کورد بین ئێمە عەرەب بین ئێمە عەلەوی بین و یانیش دروست بین لە ئەنجامدا ئێمە سوورین و لەگەڵ ئاشتیدانە کۆمەلگەی سووری لە شەڕ بێزار بووە ماندوو بووە هیلاک بووە و ئەکرێ لەسەر ئەو بنەمایەدا ئەتۆ بتوانانی لەناو سووریادا زمینەی کۆمەڵایەتی و زمینەی یاسایی ئەو بابەتە ساز بکە ئەمانە بکەی بە یاسا کاتی ئەتۆ کردت بە یاسا گەڕانەوە بۆ دواوە نییە لە هەر شوێنێکدا وڵاتێک لە بواری یاسایی کارێکی کرد حکوومەتی دوای ئەوە ئینقلابیش بکە و شۆڕشیش بکە و بڵێ ئەمە حکوومەتی پێشوش کردی نایخوا سەدام ئۆتۆنۆمی بە مەلا مستەفادا و لە دوای ڕوخانی سەدام حکوومەتی نوێ ناچار بشتێکی گەورەتر بدە لە ئۆتۆنۆمی بە کوردەکاندا ئەگەر لەسەر کاغەزیش بێ لە سووریاشدا واتە لە سووریاشدا ئێستاکە باس لە مافی دەستوری کوردەکان دەکرێت وەکو عنسوڕێکی پێک هاتی سووریادا لە چوارچێوەی پارادیگمای نەتەوە پەرستی پارادیگمای کۆمۆنیزم پارادیگمای شەڕی ڕزگاری نەتەوەیە تۆ لە بابەتە تێناگەی ڕاست بەڵام دەبێت ئەتو لە چوارچێوەیەکی بەرفراوانتر لە چوارچێوەی کۆنژکتور و هەڵومەرجی ئێستادا تەماشای ئەو بابەتە بکەیت ئەو کاتە سوودی زیاتر دەبێت سوودت پێدەگەینێ کە هەر هیچ نەبێ ئەتۆ بە تەواوەتی لە ئێستاوە دەرگاکانت دانەخەی و ئەو بابەتە وەکو بابەتێکی تەسلیم بین و ئاش بەتاڵشتیوە نەبین مەسەلەکە بە بەرفراوانتر تەماشا بکە لە ئایندەدا لایەنەکانی ئەوە ئیتر ڕوونتر دەبنەوە ئێستاکە نەوەک نەتەوە پەرستەکان و ئیسلامیەکان و کۆمۆنیستەکان و چەپەکان زەحمەتی دەبینن لە تێگەشتنی ئەو هەڵومەرزێک هاتە پێشەوە بەڵکو کادرانی پەکەکە دوێنێکی کادرێک لە سووریاوە تەلەفۆنی بۆ کردم گوتم بۆ دیارنی ماوەیەکە وتی لەبەرەوەی خەریکی ناچاری بچێن ناو خەڵک ئەو قۆناغیان بۆ ڕوون بکەینەوە کادرێکی زۆرمان پێویستە کە بتوان بستن ناو خەڵک قەناعەت بە خەڵک بێنە بەڵام نیمانە یعنی پەکە بەخۆشی لەناو ئەوەدایە هەندێک کەسیان هەنە دێنە سەر تەلەڤیزیۆن و دێنە سەر کلاب هاوس و سوسیال میدیا و ئەم زۆر شتانە قسە دەکەن بەڵام ئەمانە 20 ڕۆژ پێش ئێستا بۆ چوونی جیاوازیانە و 20 ڕۆژ پێش ئێستا ئەگەر تۆ ڕەخنەت لە پەکەکە گرتبە ئەو بەلای کەمەوە دەیگوت ئەو پیاوە ئەو کەسە ئەو لادەرە ئەو نەخۆشە ئەو نەزانە ئەو خۆفرۆشە دەیوێ پەکەکە تەسفیە بکە ئێستاکە سەرۆک ئۆجەلان بەخۆی پەکەی تەسفیە کردووە
ئەڵش ئەو شتانی سەر ئۆزەران دەیکە باشە یعنی درۆ دەکە دوو لە ڕوویەوە درۆ دەکە یعنی ئەوەشمان هەیە لەناو پەکەکەدا وایش لە دەلوبەری پەکەدا ئەمە نەشمانە ئەگەر دوێنێ گوتبا کاکە ئەو پرۆپاغاندە هیچ پوچانە چیە لێرە گەریلا 5 کەسی کوشت لێرە 6 کەسی کوشت لێرە 10 کەسی کوشت دەیکردی بەجەش دەیکردی بە پاراستن دەیکردی بە میت بەڵام کە ئێستا بەخۆ ئۆزەلان دەڵێ واز بێنن ئەو دەڵێ ئۆزەلان شتێکی زۆر مێژووی سەرکەوتووی کردووە تو درۆی دەکەی چونکە پێش 10 ڕۆژ وات نەدەگوت پێش 20 ڕۆژ وات نەدەگوت ڕاستە منیش پێش 20 ساڵ وام نەدەگوت بەڵام 20 ساڵ بوو ئیتۆ 20 ڕۆژە لێرەدا فەرقی يعني پەکەکە بەخۆشی لەمەدا زەحمەتی دەبینی لە تێگەشتن لەو قۆناغەدا لە هەمویان زیاتر زەحمەتی دەبینی خەڵکی دیکە ڕێک بێ لە پەکە باشتر لە قۆناغەکە تێبگە ئیتر بەو شێوێ مرۆڤ دەتوانێت باسی بابەتەکە بکە ئەگەر ئەتۆ ئەمانە نەکەی شت پێ دەکرێت اتفاق لەگەڵ ئیسرائیل بکەی بەڵام مەترسی هەیە مەترسی کۆمەڵ کوشتن کوژی هەیە مەترسی دووبارە بوونەوەی قەتل عام هەیە مەترسی ئەوە هەیە کە ئیسرائیل ڕاستە اتفاق لەگەڵ دەکات لە ڕێگای تۆ تورکیا ماندوو دەکات حکوومەتی ئەلشەرع ماندوو دەکات ئێران زۆر ماندوو دەکات بەڵام مەترسی هەیە ئەمان ئیسرائیل لەگەڵ ئەمانە ڕێککەوێت مەترسی هەیە ئەو کۆمەلگای ئەوانە کە ئێستا چەپڵە لە بۆ مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع لێدەن لە ئایندەدا نەفرەتت لێ بکەن ئەمە مەترسیە خۆ ئیسرائیل بەخۆی ئەوە سۆسیۆلۆژ جوولەکەکان دەڵێن ئیسرائیل سەرکەوتوونیە لەبەر ئەوەی نەتەوەکانی ناوچەکە هەموو کردنە دوژمنی خۆی سەرکەوتوونیە کەواتە تۆش هەمان شت دەکەی ئۆزەلان نایوێ ئەمە بکە ئۆزەلان لەگەڵ ئەمەدا نییە ئەگەر نا تۆ دەتوانانی لەگەڵ ئیسرائیل اتفاق بکەیت لەگەڵ رووسیا اتفاق بکەیت لە دژی ئەحمەد شەرع بەڵام ئەگەر رووسیا بەخۆی دوای تۆ لەگەڵ ئەحمەد شەرع اتفاقی کرد تۆ چیت پێ دەبینی ئەگەر ئیسرائیل بەخۆی لەگەڵ تورکیا اتفاقی کرد چی دەکەی بەخۆی لەگەڵ ئێران اتفاقی کرد ئیسرائیل و ئێرانی پێش کۆماری ئیسلامی متفق بوون ئەگەری هەیە اتفاق بکەنەوەی ئەو کاتە تۆ چ دەکەی چیت پێ دەمێنێ هەموو شتێک لەدەست دەدەی لە بۆ هەندێک تر تەماشا بکەن نەوەک ئێمە دروزەکان کە هیچیان نییە نەچەکیان هەیە نەبەرگریان هەیە هیچ نەپاریان هەیە نە ئەزمونیان هەیە بەڵام عەقلیان هەیە ئیسرائیل ئێستا کە هاتووە ڕێگانەدا یەک پۆلیسی هەیەت و تەحریرشان بچێتە ناوچەی دروزەکان بەڵام دروزەکان دوێنێ ئەوانیش ئاڵای سووریان لەسەر بیناکانی حکوومەت هەڵگرت هەر دوێنێ هاتنە دیمەشق لەگەڵ ئەحمەد شەرع تۆقیان کرد چونکە نەتەوەیەکی بەعەقڵن استراتیژی بیر دەکەنەوە مەسەلەکە بۆ شێوەی تەماشا بکرێ باشترە هیوادارم ئەو ڕوونکردنەوەیە سوودی هەبوو بێ لە ئایندەدا دووبارە لەگەڵ یەکتری دەبینەوە وا دیارە هەر چەند سەعاتێکی دیکە پێویستە جەمیل بایەقیش هاوسەرۆکی کەسەکە لێدوانێک بدا لێدوانەکەی چییە ئەو کاتە ئەتوانین دووبارە لەسەر بابەتەکە قسە بکەینەوە سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بوون گوێتان گرت ئەوانەی لایک دەکەن ئەوانەی کۆمنت دەنووسن ئەوانەی بەتایبەتی ئەوانەی بابەتەکە بڵاو دەکەنەوە لە بۆ دۆست و هاوڵانی دەنێرنەوە ئەوانەی نەبوونەتە سوبسکرایب و سوبسکرایبی کەناڵی یوتیوبی دیوە خۆشناو دەکەن تا ئەم کاتە کاتێکی خۆش بۆ هەمووتان دەخوازم ڕێز و سلااو هەربژی سەرکردون